دوانزەی ئەیلول ڕۆژە ڕەشەکەی تورکیا کەی دەوڵەت کەوتا مەترسیەوە کودەتا بکەن. ئەمە ئامۆژگاری ئەتاتورک بوو بۆ سوپاکەی. لەسەر ئەم وەسیەتە کەنعان ئەڤران سەرۆک ئەرکانی ئەو کاتەی سوپای تورکیا لە دوانزەی ئەیلولی 1970 کودەتایەکی سەربازی ئەنجامدا. کودەتاکەی کەنعان ئەڤران ڕەش و سپی تەڕۆوشکی پێکەوە سووتاند. بەدەیان پارتی کورد و چەپی تورکیا کەوتنە بەر لێشاوی کودەتاچیەکان. چەبوون و ئیسلامی بوون بە هەموو شێوەیە قەدەغەکران. سزای سێدارە بەسەر 7,000 کەسدا سەپێنرا و دواتر 50 کەسیان لە سێدارەدا. نزیکەی 650,000 کەس دەستگیر کران کە نیوەیان کورد بوون. ناوی 1,683,000 کەس وەک کەسانی مەترسیدار تۆمارکران. مافی هاوڵاتی بوون لە 14,000 کەس سنجایەوە. 30,000 کەس تورکیایان جێهێشت و بوون بە پەنابەر. 856 کەس بەهۆی شەڕ و ئەشکەنجەوە گیانیان لەدەستدا. بارگای 23,677 کۆمەڵە و ڕێکخرا و پارتا سیاسیەکان داخران. نزیکەی 300 ڕۆژنامە و 937 فیلم قەدەغەکران. دەسەڵاتەکەی کەنعان ئەڤران ڕێگەیان تاک مافی نییە و هاوڵاتی موڵکی دەوڵەتە. ئۆپۆزیسیۆن بوونی نییە و هەر جم و جۆڵەیەک لە دەرەوەی یاسا وەک دوژمنایەتی دەوڵەت لە قەڵەم دەدرێت. هیچ نەتەوەیەکی دیکە جگە لە تورک لە تورکیادا نییە. سندیکا و ڕێکخراوی مەدەنی بوونی نییە. بە هیچ شێوەیەک ڕەخنە لە دەوڵەت قبول ناکات. هەرچەندە تورکیا باجێکی زۆریدا، بەڵام کودەتاکە بۆ خەڵکی ئەو وڵاتە شتێکی نوێ نەبوو. تورکیا وەک وڵاتی کودەتا ناسرا بوو، تاوەکو ئێستاش ڕێگە بۆ کودەتایەکی کتوپڕ کراوەیە. مێژووی کودەتاکان لە تورکیا. یەکەم کودەتا لە تورکیا لە سەردەمی عوسمانیەکاندا لە 23 کانونی دووەم لە ساڵی 1913 کرا. سەدر ئەعزەمی عوسمانی کامیل پاشا لادرا و دەسەڵات بە ناوەندی کرا. دووەم کودەتا لە 27 ئایاری 1960 لە دژی عەدنان مەندەرەسی سەرۆک کۆماری ئەو کاتە کرا. سوپا ڕایگەیاند مەندەرەس دەیەوێت یاسای شەریعەت جێبەجێ بکات و لە ساڵی 1961 لە ئیمڕاڵی لە سێدارەدرا. 12 ئازاری 1970 کودەتای سێیەم لەلایەن سوپاوە کرا، بەڵام ئاڵۆزی زۆری دروست نەکرد. مەترسیدارترین کودەتاش کودەتای چوارەم بوو کە کەنعان ئەڤران لە 12 ئەیلولی ساڵی 1980 کردی. کودەتای پێنجەم لە ساڵی 1993 کرا کە بە مردنی گوماناوی تورگود ئۆزاڵ سەرۆک کۆماری ئەو کاتە کۆتای هات. شەشەمین کودەتا لە دژی نەجمەدین ئەربەکان لە ساڵی 1997 کرا. دوایین هەوڵی کودەتا لە دژی ڕەجەب تەیب ئەردۆغان و حکوومەتەکەی لە 16 تەموزی ساڵی 2016 کرا و ئەردۆغان شکستی پێهێنا. فەتحوڵا گولان سەرۆکی ڕێکخراوی خزمەت بانجامدەری تۆمەتبار کرا. هەزاران لایەنگری خۆی و ڕێکخراوەکەی دەستگیرکران یان تورکیایان لێ قەدەغەکرا.